سڵاوی خۆی گەورەتان لێبێ ئەم کاتتان باش چەند کێشەیەکتان پێ دەڵێم هەرگیز غەسالەکەتان تووشی گرفت نابێ لەگەڵ من بن ئەم ڕێنمایانەی من جێبەجێ بکەن غەسالەکانتان بە دوور دەبێت لە کێشەیەکی زۆر. هیوادارم لایک و کۆمنتان بیر نەچی ئەم ڤیدیۆ بۆ هاوڕێکانتان بنێرن لای خۆتان بڵاویکەنەوە. یەکەم بە هیچ شێوەیەک سەرفەڕش یان بەتانی نابێ بەجلچۆری خوارد 12 کیلۆیی پشۆرێ واتە 12 کیلۆ 10 کیلۆ 9 کیلۆ 8 کیلۆ 7 کیلۆ نابێ بە هیچ شێوەیەک سەرفەرشی گەورە بەتانی بە هیچ شێوەیەک پێی پشۆرێ لەبەر ئەوەی غەسالەکە تووشی کێشە دەکات. یەکەم حەوزی غەسالەکەت ڕەنگە بشکێنی، دووەم ڕەنگە بۆڵبەرینەکانت تێکدا، سێم لەوانەیە دەبڵەکانت تێکدا، چوارەم لەوانەیە زۆر شتی کەشت تێکدا کە ناتوانم یەک بەیەکیان باسکەم. بەڵام هۆکاری زۆری تێکچوونی غەسالەکانی خوارد 12 کیلۆیی تەنها بەتانی و سەرفەرشە کە نابێ بە هیچ شێوەیەک بەتانی و سەرفەرشی تێ بکرێ. خاڵی دووەممان کە کاتێک غەسالەکەت 12 کیلۆیە 12 کیلۆیە بۆ نمونە بەرنامەیەکت هەیە بۆ بەتانی شوردن، بەتانیەکان جوان بەم شێوەیە دەخێناوێ باشە. فەڕەی وشکردنەوەکەی سپین بۆ نمونە نابێ زۆر بەرز بێ، نابێ 1200 1400 بێ، پێویستە لەسەر 600 یان لەسەر 800 بێ. ئەو غەسالانەی کە بەتانی شۆرن بۆ نمونە غەسالەی 14 کیلۆ 17 کیلۆ 15 کیلۆ ئەوانە بۆش بەرەوسەرێ فەڕەی وشکردنەوەکەیان کەمکەوت بۆ ئەوەی ئەو بەرنامەی کە ئەوەی تێدایە ینی بەتانی شوردنی تێدایە فەڕەی وشکردنەوەکەیان کەمکەوت. خاڵی دووەممان نابێ بە هیچ شێوەیەک جلوبەرێک بەم شێوەیە بخرێتە ناو غەسالەیە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی غەسالەکە لە کاتی خولانەوە ئەو جلانە قورسن دەکەونە ئەو لای، لە کاتی خولانەوە بەرز دەبێتەوە بە عەوزەکەی دادا، بەمەش کێشە بۆ عەوزەکە دروست دەکات. پێویستە جلەکان ئەوە بە تاکتاکی بخرێنە ئەو لای، ناکرێت بە تۆپەڵ بخرێتە ناو. وەکو گوتم نابێ بەتانی بە هیچ شێوەیەک بە غەسالەی خوارد 12 کیلۆیی بشۆرێ. پێویستە لەسەر تۆی خانمیش کاتێ غەسالەی ئۆتۆماتیکی تەیە بۆ ئەوەی غەسالەکەت پیسی و چڵک و قوڕا و بەکتریا و ڤایرۆسەڵ نەگرێ پێویستە زوو بە کلینەرێکی تایبەت بشۆرێ کە لای هەندێک وەستای بەڕێزەکان هەیە، لای ئێمەش دەست دەکەوی تایبەتە بە وەرشەی ڕاپەڕین. ئەم کلینەرە تەنها بۆ لێکردنەوەی چڵک و پیسی و